دەستی کرد بە گریان نەیتوانی وەریگرێتم چێ مشکلە وتی کوڕکچەکەم نازانم چیان بەسەراتوە. هاوڵاتیەکی خەڵکی شاری سلێمانی ماوەی 3 جارە سەردانی ڕۆژئاوای کوردستان دەکات بۆ گەیاندنی هاوکاری و پێداویستی بە خەڵکی لێقەوماوی ڕۆژئاوای کوردستان. ئەو کەسە کاگامانجە نەمێ بچمە لای خۆی بۆی زانێ زیاتری لێوەگرم کاگامان سڵاو لێبێگە فەرمیتە ئێرە بۆچی ڕۆژئاوا هەڵبژارد تا چەندێک ئاسانی هاتە بەردەم لە ڕێگا. بەخێر بێنەوە بە ناوی خوای گەورە مێرەبان من وەکو هەستێکی نەتەوەیی وەکو ئەخلاقی وەکو دینی وەکو ئینسانیت وەکو وڵات پارێز کاتێک کە ئاوارە بووین بۆ ڕۆژەڵات زۆر خزمەتیان کردین دەرگیان لێکردینەوە ئەو هەستە لە ڕۆحی منا مابوو کاتێک کە ڕۆژاوا لێ قەوما هەموو کاتێک پێویست بوو یارمەتیان بەم چووم هاوکاریم گیانە پێیان زۆر دڵخۆش بووم بە تایبەتی خەڵکی ئەفرین. تا چەند ئاسنگ هاتە بەردەمە لە ڕێگا. ڕێگا زۆر قورسە بۆ کەسێک کە بتوانێت بچێتە ڕۆژاوا بە تایبەتی ئێستا مەسەڵەن نایڵن تۆزێک قورسە کەس بگاتەوێ زۆر هەوڵمدا لە بەرپرسان و زۆر هەوڵمدا کە لە ڕێی فیشخابوورەوە بچم نەمتوانی ئێتر چوومە لوبنانیش بەڕاستی سەختە چەند گروپێکی خراپیتیا ئەو منتیقەیە لە لوبنانەوە بە قاچاق چوومە دیمشق لە دیمشقیشەوە چوومە ڕەقا ئەتر توانیم هاوکاریەکان بگەێنم بۆ خەڵکە بەڵام بەتەنها خۆم نیم لێرەوە دەستخۆشی لە کوردانی بەریتانیاکەم هەموو کاتێ پاڵپشتم بوون هاوکارم بوون جێشان نازین بۆ من خوارزکیان با بەبێ ئەوان من هیچ شتێ ناتوانم بکەم. ئەوان تا چەندێ هاوکارێ بوون بۆ ئەبڕی و کۆمەکێکی کویان کرد بۆ چی بوو چۆن بوو جاری پارە بوو جاری پێشوو تقریبەن $70,000 یەکەم جاری دووەم خۆم چووم یانوەتیمان هەروکو خۆم جاری سێمیش ئەم کاتە بوو کە چووم تقریبەن پێش دەفتەرنەوە 5 وەرەقەی خەڵکو و پارەی خۆشم بوو. لەوێت ڕوبەڕووی هیچ مەترسیە بوویتەوە؟ لەوێ هەموو کاتێ ژیان لە خەتەریات هەیە چکە من شارەکان ئەچم چوومە خەسەخانی جەبها چوومە منتیقەی شارە جیاوازیەکان و بە تایبەتی ئێستا زۆر خەتەرە لە شارێکەوە بۆ شارێکی تر لەو شوێنی کە لێشین لە ڕەقە و تەبقە و منتیقانە ئەوانش هەمووی بنکەی داشە. دۆخی خەڵک چۆنە بەگشتی لەوێ؟ دۆخی خەڵک زۆر خراپە ژیانیان زۆر سەختە بەڕاستی ئەفرین خەڵکی بە هەموو دنیا ناسان و چەند ساڵێکە زۆر دەمێکت ئاوارن سەر و 10 ساڵ زیاترە ئەو خەڵکە چەند جارێک ئاوارە بوون تا ئێستا. یەشەلو دیمەنانی کە بیرە نەچێتەوە و زۆر دانیەکەم پێ بڵێ یەکێ لەوانە مەسەڵەن دووشت بەرامبەر یەک بوون کەسێک تەشتێکی زۆر نەوەیەکی دانابوو لەگەڵ پیاڵە ژێر پیاڵێ لە بەدەرگا کۆن یعنی دڵم پڕ بوو بۆی و ئافرەتێکیش بەرامبەری بوو داوای پارەمان نایکی زەرفێک هەدیە پارەکان لە زەرفا بوو و هەدیانمانێ دەستی کرد بە گریان نەیتوانی وەریگرێتم چێ مشکلە وتی کوڕکچەکەم نازانم چیان بەسەراتوە نەکەرە زۆریش لەوانە بەزە دوانە زۆر بەرامبەر یەک بوون نەوەی بوو بەرامبەرم هەستێکی ناخۆش بوو من ئەتر بەڕاستی منیش دەستم کرد بە گریان بۆیان پارەکەی وەرنەگوتی نازانم کوڕکچەکەم ماوەنیان نا و زۆر زەحمەتە ئێمە بتوانین ڕۆژێک لەو شوێنە بژین ئەوانەوە چەند ساڵە ئاوارە بوون و 4 بینای ئاخری کە چووم هەمووی وابوو بەس 4 بینای ئاخری کە پرسیارم لێکردن ئەخی ڕۆژگەڕامەوە 112 ماڵمدا هەمووی تا ئێستا یەک کەس پاری بۆ نێناین هەر نازانم چۆنەژین خەڵکەکەش بۆ نەکبەتی لەوێ لە سەدانەوە 5 جگەرە خۆرە جگەرە کێشە و داوا لە خەڵکی ئێراکەم بەڕاستی دەوڵەمەندەکان پێویستە لەم کاتە ڕۆژاوا پێویستی بە ئێمەیە بتوانین یارمەتی بگەینە ئەوێ ئەگەر بیانێ من کار ئاسانیان بۆ بکەم هەموو کاتێک بەنیازی جاری دیکە سەردانی وێ بکەیت هەموو کاتێک ئەچم حەزەکەم لێ بژیم زۆر دڵم پێیان خۆشە وەکو کورد کەسێکی زۆر بە نرخ لای من کاتێکە لێ بووی ئەو هەستە کوردایەتی چی بوو لە ناختە پێم وتم من کەسێکی وڵات پارێزم هیچ حیزب لایەنێک نیم و بەحیاجیشی نام بە هیچ حیزبێک بەس وەکو کەسێکی وڵات پارێز حەزەکەم هەر پارچێک لە کوردستان لێ بقەومێ من تاکە کەس بکە بتوانم یارمەتی بگەێنم بۆیان بە هەموو شێوێک ژیانی خۆمە خەمە مەترسیەوە بۆیان و ئەمرم بۆیان بە تایبەتی خەڵکی ئەفرین بەتەنیا ئەفرین یاخۆ بە تایبەتی بۆ من لەبەری کێشەی زەحمەتی ناڕەحەتی ئەو خەڵکی کە ئەفرینی بینێ بچیت هەموو کەسێک من بیرەکاتەوە ژیانیان زۆر سەختە.                                                                                                                              ژیانیان زۆر سەختە.
هیچیان نییە هەموو شتێکیان پێویستە